خێزان و کەس و کارن لە چاوەڕێی ئینانە جەنازەیان خۆشتەویان خۆ ئەڤا جەنازەیان وان سێ کەسانە کوژێک خێزان لە باکوورێ کوردستانێ درودانەکە هاتنوچۆیدا بوونە قوربانی پشتی بدومایی هاتنە ڕێوسمێن ئۆلی بەرەف گۆڕستانە لە زەکال مسێریکە پرێکەفتن لە هێرەژی دوماهیک خواتر خواستنە و ژکە لا دلێ خۆ ڕۆندکال سەر گۆڕێوان بارینن ڕاستی هەمی معنا بە کارەساتەکە تراژیدیە سەرێ دو خێزانە تەمشێن بێژن دو خێزان تەمامەتی هەلوەشان کو هەم خەمێ خوشکا ڕەحمەتی بیژن بۆیە ئەوە دایکجی چۆی تیمۆسی حسێن و هەڤژینا خۆشی چۆنە کو زاروکی توژێ تیمۆسێمی دەرەنجامێ چەندێک و ساخلەمیە ئانژی کردێ ساخلەمیە کوردستانی ئاستی پێتڤینینە هەر بەلگەژی کو خەمێ چەند ئەمشێ نزیکی ساڵێکە نەخۆشاگران هەبوو هەیوانە حسيني أفي خوشك خود برا ويري دا علاج خود جرعاب دانت. ديت على صبري بتا مهمية وخيرا مهمية مازن كتن. هذا إيش واجنكا إيشا جران ليبو. بجاهي بجارة كي متربت شو علاجي. سبحان الله وكي مزاني قوتي بين قليات شو الزكاة هاتيا قوتي جبر بتشيكت خو. بجمرو بالديف قدر أخوان دا جراتيتن. برا حادثة سيارات شيء بي. هاردوير رودانه دا کەسێک دژێ 20 ساڵیە دا بریندارە و لە باکوورە کوردستانت بن چاودێریە پزیشکیدایە و مامیویژی داخوازە هەری کاریە دەکات. ناوێری عیلاجی خوشکێک من هەبی جەرعەت دەینا شەڕەنقە ئەڤە نێزکی هەش نەهەیڤە چوو بنەوێری عیلاجی شوێڤە هاتن حەجی حسێن و کوڕێوی و ژنگاوی و خوشکا من ئەڤە بریندار سێ عەمرە خودی کردن کوڕێویە مای ئەم داخواز حکومەتە هەرێمیژی دکەن هاری کار بن لێرێ بن کوڕکێت بن چاودێریە چڕدا نزیکی ساڵێکەیە vê خێزانەیە خوشکا خوا نەخۆش ji bo çareseriyê dibira Bakurê Kurdistanê. Ji bo çareseriyê qesta Bakurê Kurdistanê dikin. Li muqabinî pirodaweke trafîkî bê giyan zivirîneve û vê rûdana du tezin du xêzan. Komeka zaroka êtîmî û bêdê ku babman. Şerweqedê Kurdistan News. Komegeha Misêrîkê.